کارەساتێک لەم باڵەخانە 29 سوید ڕوودەدات. باڵەخانەکە لە دار دروست کراوە، ئاگرێکی گەورەی تێدا کەوتووەتەوە، بایەکی بەهێزیش لە دەرەوە بارودۆخەکەی مەترسیدارتر کردووە. ترسێکی زۆر هەیە تەواوی هوتێلەکە لە ماوەی چەند خولەکێکدا بڕوخێت پێشەوەی میوانە نووسوەکانی هوتێلەکە ڕزگاریان ببێت. باڵەخانەی بەرزی وەکو ئەمە پێشتر لە چیمەنتۆ و ئاسن دروست دەکران. ئەو مادانەی کە سەدان ساڵە متمانەیان پێدەکەین. ئەم هوتێلە کە ناوی سەنتەری کولتوری سارایە 3 ساڵ لەمەوبەر وەکو نمونەیەکی داهێنانکاری بوێرانە کرایەوە. خۆشبەختانە ئەو چیرۆکە کارە ساتاویەی باسم کرد تەنیا بارودۆخێکی ئەگەریە و بەکارمان هێنا بۆ ڕوونکردنەوەی ئەو داهێنانە مەزنانەی کە چەند ساڵێکە ڕوویان داوە و وایان کردووە ئەندازیاران بتوانن باڵەخانەی بەرز لە دار دروست بکەن کە بەرگەی ئاگر و کارەساتی سروشتی دەگرن. لە ڕاستیدا سەنتەری کولتوری سارا بە جۆرێک دروست کراوە کە سەدان ساڵ بمێنێتەوە. ئەم پێشکەوتنە تەکنۆلۆژیایانە بوونەتەوەی دروستبوونی پێشبڕکەیەک لە جیهاندا بۆ دروستکردنی باڵەخانەی بەرزتر و بەرزتر لە تەختەدار. چیمەنتۆ و ئاسن ئەمڕۆ ڕوبەڕووی تەحەدایەکی گەورە بوونەتەوە و پێگەیان وەکو باشترین مادەی خانوبەرە لەق بووە. بۆ بینینی ئەم شۆڕشە لە نزیکەوە بەم دوایە سەردانی سویدم کرد. لەوێ ئەندازیارانی پێشەنگ سنوورداری تەختەدار لە خانوبەرەدا فراوان دەکەن و شتگەرێک دروست دەکەن کە پێشتر بە مەحاڵ دانرابوو. لێرە لە ستۆکۆڵمی پایتەختی سوید ئەندازیاران خەریکی دروستکردنی شتێکن کە هەرگیز نەکراوە: بنیادنانی شارێکی تەواو لە دار. ئایا دەکرێت شارێک بە تەواوی لە دار دروست بکرێت؟ وەڵامەکەی بەدڵنیاییەوە بەڵێیە ئەگەر بێت و لەو کۆمپانیا سویدیە بپرسی کە لە پشت شاری دارینی ستۆکۆڵمەوەیە، ستۆکۆڵم وود سیتی. ئەمەش مۆدێلی 3D و پرۆژەیە کە دەبێتە گەورەترین پرۆژەی بنیادنان یاخود خانوبەرە لە دنیا کە لە دار دروست دەکرێت. لە شاری دارینی ستۆکۆڵم 30 باڵەخانە دروست دەکەین. ئەگەر بتوانین شێوازی بودیاتنانمان بگۆڕین و دار بەکاربهێنین، دەتوانین گۆڕانکاریەکی گەورەی ژینگەیی دروست بکەین و دەردانی گازی دوانۆکسیدی کاربۆن لە قۆناغی بەرەمێناندا کەم بکەینەوە. پێشەوەی وردەکاریە سەرنجڕاکێشەکانی ئەم شارە دارینەتان پێ بناسێنم کە هیچ پێشینەیەکی لە دنیادا نییە، لەگەڵ ئۆسکار ئۆریێلیەس دیدارێکم بۆ ساز کردوون. ئەو ئەندازیارەی کە عەقڵی پشت سەنتەری کولتوری سارایە دوایین پێشکەوتنەکانمان بۆ ڕوون دەکاتەوە کەوایان کردووە باڵەخانەی بەرزی لەم شێوەیە ئەمڕۆ لە دار دروست بکرێت. سنتەری کولتوری سارا باڵەخانەیەکە لە خلێفتیۆ لە باکووری سوید. باڵەخانەیەکی 29 کە لە دار دروست کراوە. یەکێکە لە یەکەم باڵەخانە 29ەکانی جیهان کە لە دار دروست کرابێت. ئەوەی کردوێتی بە پرۆژەیەشی پێشەنگ ئەوەیە کە یەکێکە لە بەرزترین باڵەخانەکانی جیهان کە توانراوە لە دار دروست بکرێت. باڵەخانەکە لە 2 بەش پێک هاتووە. بەشێکی شارەوانیە و هەندێک ڕێکخراوی کولتوری شاری خلێفتۆی لەخۆگرتووە. شانۆ، کتێبخانە و گەلەری هونەری پێشانگەی تێدا ساز دەکرێت. بەشەکەی دیکەی هۆتێلێکی 200 ژووری و ڕێستۆرانت و مەساز و ئەو شتانەیە. کاتێک لە تەختەدار باڵەخانە دروست دەکەیت، پارچەکان بە بڕق و پارچەی دیکەی ئاسن پێکەوە دەبەستیت. هەندێک کۆڵەگەی ئاسنشمان بەکارهێناوە. بناغەکەی کۆنکریتە، هەندێک قورسایشمان لەسەر سەقفی تاوەرەکە داناوە تا قورسری بکات، چونکە دار سووکە و گرفتی سەقامگیری هەیە. ڕاستە دروستکردنی خانوو بە تەختە لە کۆنەوە هەیە. تەختە مادەیەکە کە ماوەیەکی زۆر درێژە هەمانە، بە تایبەتی لەم هەرێمەدا کە تەختەی کوالێتی بەرزمان زۆرە. بەڵام ئەوەی ئەمڕۆ ڕوودەدات کە باڵەخانەی گەورە و بەرز دروست دەکرێت بەکارهێنانی تەختەی ئەندازیاریە. ئەو تەختانە پێیان دەگوترێت تەختەی بە سیکۆتین چەسپاو، گلۆلام و تەختەی چەسپاوی یەکتر بڕ CLT. تەختەی بە سیکۆتین چەسپاو، گلوڵام و تەختەی چەسپاوی یەکتر بڕ CLT چین، گلوڵام و CLT چین.
تەختەی بە سیکۆتین چەسپا و یاخود گڵوڵام شتێکی نوێ نییە. لە سەدەی 19 هەمەوە هەیە. بڕواوایە یەکەم جار ساڵی 1842 لە کلێسای ترینیتی پیرۆز لە بەریتانیا بەکارهێنرابێت. تەختەدار چین بە چین بە سیکۆتینێکی بەهێز پێکەوە دەنووسێنرێن و لەژێر فشاردا چەسب دەکرێن. ئەمەش وا دەکات ئەستورتر و بەهێزتر ببن. گڵوڵام بۆ بەشەکانی خان وەکو ستون و بیم و ترەس بەکاردێت. بەڵام تەختەی چەسپاوی یەکتر بڕ یاخود سیڵتی نوێترە و هۆکاری پشت گۆڕانکاریە مەزنەکانی ئەمڕۆیە لە بواری بنیادناندا. بۆ یەکەم جار لە ساڵانی 90ەکاندا لە ئەوروپا داهێنرا. ئەمڕۆ وای کردووە باڵەخانەی فرەنهۆمی لەدار دروست بکرێت. سیڵتی جۆرێکی تەختەی بەهێزە کە تەختە بە شێوەیەکی یەکتر بڕ لەسەر یەکتر دادەنرێن و چەسب دەکرێن. زۆر جار ژمارەی چینەکان تاکن وەکو 3، 5 یاخود 7 چین کە هەمویان بەیەکەوە بە شێوەی 90 پلەی یەکتر بڕ پێکەوە دەنووسێنرێن. بەهۆی ئەو فیزیا ئاڵۆزەوە لە پشت ئەم داهێنانەوەیە سیڵتی لە ڕووی هێزەوە بە کۆنکریت بەراورد دەکرێت. هەروەها سیڵتی سەلماندوویەتی زۆر باشتر دژی بوومەلەرزە ڕەفتار دەکات. ئەمەش زۆر گرنگە بۆ نەڕووخانی باڵەخانە بەرزەکان لەو شوێنانەی کە مەترسی بوومەلەرزەیان زۆرە. بەڵام سیڵتی پێشنیار ناکرێت بە ڕووتی لە دەروەی باڵەخانەکان بەکاربهێنرێت چونکە بەرامبەر شێ هەستیارە، بەڵکو بۆ دروستکردنی زەوی و دیواری ناوەوە گونجاوە. سەنتەری ڕۆشنبیری سارە لە سوید تاکە بینایی بەرزی دنیا نییە. تاوەری نیشتەجێبوون و بازرگانی ئەسێنت لە ویلایەتی ویسکانسنی ئەمریکا ساڵی 2022 ناسنامەی بەرزترین باڵەخانەی دارینی لە دنیا پێدرا. دووەم بەرزترین باڵەخانە ناوی میۆسترانێتە و دەکەوێتە نەرویج. بەرزیەکەی زیاتر لە 85 مەترە و ساڵی 2019 کرایەوە. لە دوایەویش هۆهۆوین لە نەمسا کە ساڵی 2020 کرایەوە. ئەمڕۆ بەرزترین باڵەخانەی دار بەرزەکەی نزیکەی 80 مەترە. پلان بۆ دروستکردنی باڵەخانەی بەرزتر هەن. پێم وایە ڕۆژ دوای ڕۆژ و بە خێرایی باڵەخانەی بەرزتر و بەرزتر دروست دەکرێن. هەر کە زیاتر لەم پرۆژەی ڕچەشکێنانەوە فێر دەبین کە بەرزیان نزیکەی 80 مەترە. پێم وایە دەتوانین مامەڵە لەگەڵ باڵەخانەی بەرزتردا بکەین. پێت وایە باڵەخانەی دار دەکرێت چەند بەرز دروست بکرێت؟ پێم وایە هەر ژمارەیەک بە هەر ئاراستەیەکدا بدەم هەڵە دەبێت. وەڵامی ئەو پرسیارە قورسە. پێم وانییە سنوورێکە بێت تا چەند بەرز دەتوانین باڵەخانە لەدار دروست بکەین. پرسیارەکە ئەوەیە چۆن مامەڵە لەگەڵ مادەی جیاوازدا دەکەیت. ئایا دەکرێت باڵەخانەیەکی دار هێندەی بورجە خەلیفەی دوبەی بەرز بێت؟ ڕەنگە من نەکرێت. ڕەنگە ئەوە نەکرێت. بەڵام هۆکارەکە تەکنیکی نییە. کاتێککە لە تەختە باڵەخانە دروست دەکەیت پرسی بەردەوامی و ژینگە دۆستی دێتە ئاراوە. ئەو کەرستەیەکە پێویستە بۆ دروستکردنی تاوەرێکی 800 مەتری کەرستەیەکی زۆر زۆرە، گرنگ نییە کۆنکریتە یاخوددار. پێم وایە بەهۆی خواست بۆ بەردەوامی ئەگەری زۆر کەمە پرۆژەیەکی هێندە گەورە لە تەختە دروست بکرێت. پێم وانییە باڵەخانەی تەختە هێندە بەرز بێتەوە. بەڵام هەمیشە دەتوانیت تەختە بۆ دروستکردنی بەشە جیاوازەکانی باڵەخانەیەشی زۆر بەرز بەکاربهێنیت. دەتوانیت هەندێک لە بەشەکانی تاوەرێکی 800 مەتری لەدار دروست بکەیت و بەشەکانی دیکەی لە کۆنکریت و ئاسن دروست بکەیت. پێم وایە دەبێت گفتوگۆ لەسەر ئەوە بکەین چۆن کاریگەرە خراپەکانمان لەسەر ژینگە کەم بکەینەوە، چونکە دوجار ئەو ئامانجی بەکارهێنانی تەختەیە لە بنیادناندا. دەتوانین بڵین کەمتر لە 10 باڵەخانەی بەرز لە دنیادا هەن کە لەدار دروستکراون. مەبەستم لە بەرز ئەو باڵەخانانن کە لە 10 زیاترن. ئەمەش بۆ مانایە دێت کە مادەکە نوێیە. ئاستی کارامەیی و ژمارەی ئەو خەڵکانەی کە دەتوانن مامەڵە لەگەڵ ئەو مادەیە بکەن هێشتا سنووردارە. ئەمەش بارودۆخەکەی قورستر کردووە بۆیە خەڵکی زیاترمان پێویستە. ئێستا بەهۆی تەختەی ئەندازیاری وەک CLT و گلولامەوە دەتوانین باڵەخانەی بەرز لە دار و تەختە دروست بکەین. پاڵنەری ئەمەش پێویستی کەمکردنەوەی کاریگەریە لەسەر ژینگە. پیشەسازی خانوبەرە لە دنیادا بەرپرسە لە نزیکەی 140 تەواوی گازە ژینگە پیسکەرەکە. بەڵام بۆچی بەردەوام نەبین لە بەکارهێنانی کۆنکریت، چیمەنتۆ و ئاسن
ئایا ئەو مادانە لە دار بەهێزتر نین دژی ئاگر و کارەساتی سروشتی؟ لە سەرەتادا منیش هەمانەوە بۆچوونەمە بوو. بەڵام کە زیاتر لێم کۆڵیەوە بۆم دەرکەوت کە چیمەنتۆواسن هەمیشە لە دار بەهێزتر نین. ئەم زانیاریە لەبارەی مامەڵەی تەختەداری وەکو CLT لەگەڵ ئاگردا شۆکی کردم. چەندین لێکۆڵینەوەی کردداری کە لە ئەمریکا و ئەوروپا ئەنجام دراون دەریان خستووە کە ئەم تەختەدارانە لە ئاسن بەهێزترن دژیاگر. لە کاتێکدا ئاسن لە پلەی گەرمی بەرزدا دەتوێتەوە تەختەدار چینی دەرەوەی ڕەش دەبێت و دەبێتە خەڵوز و ئەمەش چینی ناوەوە لە سووتان و تێکشکان دەپارێزێت. زانیاری زۆر هەیە لەسەر شێوازی مامەڵەی تەختەی ئەندازیاری لەگەڵ ئاگردا. بەو شێوەیە مامەڵە ناکات کە خەڵکی بیری لێ دەکەنەوە، چونکە تەختەی ئەندازیاری بریتە لە تەختەیەکی چڕکە هیچ هەوای تێدا نییە. بۆیە کاتێک ئاگر دەکەوێتەوە گر لەسەر ڕووپۆشی دەرەوەی تەختەکە بەردەبێت. یەکێک لە خەسڵەتەکانی تەختەکە ئەوەیە کاتێک ئاگر دەکەوێتەوە ڕوخسارەکە دەبێتە خەڵوز، کە بوو بە خەڵوز هێواش تەختەکە دەخوات. بۆیە تەختەی ئەندازیاری ڕۆڵێکی زۆر کەمی هەیە لە فراوانبوونی ئاگر لە باڵەخانەیەکدا. ئاگر کاریگەری لەسەر تەختە دەکات بە هەمان شێوە چۆن کاریگەری لەسەر کۆنکریت و ئاسنش دەکات. دەبێتەوە خراپبوونی تەختەکە، بەڵام ڕادەی خراپبوونی تەختە بەهۆی ئاگرەوەزانراوە و ستاندەرایز کراوە. زۆربەی ئەو باڵەخانانەی لە تەختە دروستکراون بە جۆرێک دروستکراون کە بەرگەی چەند کاژێرێک ئاگر بگرن. سنتەری کولتوری سارا بەرگەی نهۆت خولەک ئاگر دەگرێت، ئەو کاتە بەسە تا بتوانێت هەمووان لە باڵەخانەکە ببیتە دەرەوە. پێشەوەی ببینە ئەندامی یەکێتی ئەوروپا ساڵی 1995 ڕێگەمان پێ نەدەدرا باڵەخانی بەرز لە تەختە دروست بکەین. نەمان دەتوان لە 2 نۆهەم بەرزتر دروست بکەین. بەڵام کە بووینە ئەندامی یەکێتی ئەوروپا، تەواوی ئەوروپا پابەندی یاسایەکی گشتگیر سەبارەت بە بنیاتنان بوو. یاساکە گرنگی نادات چی مادەیەک بەکاردێنیدی، بەلایەوە گرنگە تا چەند مادەکە کاری خۆی دەکات. جگەلەوە لە سوید کولتوری بەکارهێنانی ئامێری ئاو پرژێنمان لە ناو باڵەخانەکانماندا هەیە. هەر ئاگرێک دروست بوو ئاو پرژێنەکە ئۆتۆماتیکی دەیکوژێنێتەوە. وەکو باسمان کرد، دار مادەیەکی زۆر بەهێزە، لە هەمان کاتدا کێشی سووکە، بۆیە باشترین مادەیە بۆ دروستکردنی پێشوەختە. کارکردن لەگەڵیدا زۆر ئاسانە، دەتوانیت بەشەکانی باڵەخانەیەک لە کارگەیەک دروست بکەیت و پاشان بە ئاسانی بیگوازیتەوە بۆ شوێنی دروستکردنی باڵەخانەکە تا پارچەکان پێکەوە ببەسترێن. ئەمە ئەو شتەیەکە لە سنتەری کولتوری سارا ئەنجامماندا. هەر ژوورێکی هۆتێلەکە بە تەواوی لە کارگە دروستکرا، وەکو سندوقێک کە توالێت و هەموو شتێکی تێدا بوو. تەواوی 200 ژوورەکە لە کارگە دروستکران و پاشان گواسترانەوە بۆ شوێنی دروستکردنی باڵەخانەکە و لە یەکتر بەستران. ئەوەش ساڵێک کاتی بۆ گەڕاندینەوە، چونکە لە شوێنێکی داخراودا ئەو پارچانە دروست دەکرێن. بارودۆخی کرێکارەکانی زۆر سەلامەترە. خەڵکی کەمتر لە شوێنی دروستکردنی باڵەخانەکەن. خەڵکی زیاتر لە کارگەکە کار دەکەن کە تیایدا ڕێو شوێنی سەلامەتی تون دەگیرێتە بەر. بادانی پێدابنین باڵەخانەی دار زۆر جوانترە لە باڵەخانەی بلۆک و کۆنکریت، چونکە دار هێندە خۆ گونجێنە دەکرێت هەر شکڵ و دیزاینێکی ئاڵۆز کە بە کۆمپیوتەر دروست دەکرێت بتوانرێت بەدار لە واقعدا دروست بکرێت. سەیری ئەم گومەزە جوانە بکە لە پشتی منەوە کە لە گۆی زەویە چێت. ئەم گومەزە لە نێو سنتەرێکە لە ستۆکۆڵم دروست کراوە بە ناوی ویزدەم ستۆکۆڵم. ئەم سنتەرە بە تەواوی بە مێزەکانیەوە بە دیوارەکانیەوە هەمووی لە دار دروست کراوە و ئەم گومەزەش لە ڕاستدا شوێنێکی نمایشکردنی شانۆ و سینەمایە. ئەم سنتەرە وەکو تاقیکردنەوەیەکی زانستی دروست کراوە بۆ دەرخستنی توانای دار لە دروستکردنی بینایە و شکڵ و دیزاینی جیاواز. لە نزیک ئەم هۆڵی شانۆیە شاری دارینی ستۆکۆڵم دروست دەکرێت. لە ڕاستیە زۆر گونجاوە کە ئەم شارەدارینە لێرە لە ستۆکۆڵمی پایتەختی سوید دەبێت، چونکە وشەی ستۆکۆڵم لە دووشە بێگادە، وشەی ستۆک کە مانای دارەگەیەنێ و وشەی هۆڵم کە مانای دوورگاگەێنێ، واتە ناوی ستۆکۆڵم واتای دوورگەی دار دەگەێنێت.
پرۆژەیەکی زۆر گەورەیە لە 25 شەقامدا 30 باڵەخانە دروست دەکەین. تەنیا ماڵ و ئۆفیس نابن. پێم وایە شارە سەرکەوتووەکانی داهاتوو هەموو شتێکیان دەبێت تێدا بێت. دڵخۆشترین شار کاتێک دروست دەبێت کە ئۆفیس، قوتابخانە، سنتەری کولتوری و ماڵ و تا دوایی تێدا هەبێت. شاری دارینی ستۆکۆڵم لە ناوچەی سێکڵە نمونەیەکی چاکی ئەم جۆرە شارەیە. ئەم ناوچەیە گەورەیە، بۆ نمونە تایبەت دەبێت بە قوتابخانە و زیاتر لە 2000 خوێندکاری تێدا دەبێت. لەم شارەدا سنتەری کولتوری، سینەما، شانە و تا دوایی بوونی دەبێت. هەروەها فرۆشگا و شوێنی خزمەتگوزاری زۆری تێدا دەبێت. لە سەروی هەمیەوە زیاتر لە 2000 ماڵ و 7000 ئۆفیسی تێدایە. ئەمە شارێکە بە 15 خولەک لەم سەر بۆ ئەو سەردەڕۆیت و هەموو پێداویستیەکانی تێدا دەبێت. هەموو شتێک قوتابخانە و باڵەخانەی ئۆفیس بە شێوەیەکی گشتی لەدار دروست دەکرێت وایە؟ بەڵێ، ئەو بڕیارەی داومانە ئەوەیە کە هەموو شتەکان لە ڕووبەری 250,000 متر چوارگۆشەدا لەدار دروست بکرێن. بە پێی زانیاری ئێوە ئایا پرۆژەی هێندە گەورە لە جیهاندا هەیە؟ هەندێک لێکۆڵینەوەمان کردو و لە کاتێکدا هەندێک پرۆژەی گەورەی نیشتە جێبوونیان ئۆفیس هەن هیچیان بەو قەبارەیە نین. 250,000 متر چوارگۆشە. هەروەها هیچمان نەدۆزیوەتەوە کە شوێنی نیشتە جێبوون و ئۆفیس تێکەڵ بکەن. ئەمە دەبێتە گەورەترین پرۆژەی و بەرهێنانی دار لە جیهاندا وایە؟ بەڵێ، ئەوە بڕیارەکەمانە. کەی دەست پێ دەکەن؟ ئەم ساڵ 2 پرۆژە دەست پێ دەکەین، چونکە پرۆژەکە گەورەیە و ڕەنگەدە تاوەکو 15 ساڵ بەردەوام بین لە بنیاتنا. بەڵام ئەم ساڵ بە پرۆژەیەکی نیشتە جێبوون لەو ناوچەیە دەست پێ دەکەین. پرۆژەکە لە نزیکەی 8 ماڵ پێک دێت. ساڵی 2026 ئەو پرۆژەیە تەواو دەکەین. پرۆژەی قوتابخانەکەش دەست پێ دەکەین و باڵەخانەیەکی دیکە بۆ ناوچەی قوتابخانەکە زیاد دەکەین. ئەم ساڵ دەست پێ دەکەین. ساڵی 2025 دەست دەکەین بە دروستکردنی باڵەخانەی ئۆفیس. ناوچەکەدان دیاری کردو بە پرۆژەکە، تەنیا ماوە پارچەکان دروست بکەن. بەڵێ، ڕێک وایە. پلانەکەمان بەسەر زۆنی جیاوازدا دابەش دەبن. زۆر خۆشحاڵین کە تەنیا ڕایان ناگەێنین، بەڵکو دروستیشی دەکەین. ئەم ساڵ دەست دەکەین بە دروستکردنی. سوید ئەو وڵاتەی کە دار لە خەڵک و خانوبەرە زیاتر خاکی داگیر کردووە، مێژوویەکی درێژی هەیە لە بەکارهێنانی دار لە بنیادناندا. ئەمە لە هیچ شوێنێک هێندەی شاری ڤێکخۆ بەدی ناکرێت. ئەم شاری باشووری سوید کە بە سەوسترین شاری ئەوروپا دادەنرێت، بچووکە و تەنیا 70,000 کەسی لێ دەژی. هەموو شتێکی ئەم شارە لە باڵەخانە بەرزەکانیەوە بۆ بینایی زانکۆکان، لە پردەکانەوە بۆ هۆڵەکانی وانەگوتنەوە لە دار دروستکراون. لێرە لە ڤێکر و تەنانەت وێزگەی شەمەندەفەریش لە دار دروست کراوە. باسی ئەم وێزگەی شەمەندەفەرەمان بۆ بکە. دەڵێن بە تەواوی لە دار دروست کراوە. ئەمە کارێکی هاوبەشی نێوان وێستگەی شەمەندەفەرەکە و شارەوانیە. لێرەدا نووسینگەکانی شارەوانی و کارمەندانی و وێوێزگەی شەمەندەفەرەکە کۆ دەکرێتەوە. ئێستا دەگەینە شوێنە کە پێی دەڵێن ژووری میوان، ژووری میوانی ڤێکخۆ. بۆچی پێی دەگوترێت ژووری میوان؟ چونکە دەمانەوێت لێرەدا خەڵک یەکتر ببینن. ئەمە شوێنی یەکتربینینە. بۆ نمونە لە شەمەندەفەرەکەوە دێت یاخود دەڕۆیتە سەرکار یان هەر شوێنێک لێرە چاوەڕێ دەکەیت. ئەمە شوێنێکە بۆ ئێمە تا چاومان بە یەکدی بکەوێت. پێشەوەی ئەم وێزگەیە دروست بکرێت لێرەدا چیتان هەبوو؟ هیچ نەبوو. وێزگەیەکی بچووکی شەمەندەفەر لەگەڵ دوکانێک هەبوو. شوێنێک بۆ تیکتکڕین هەبوو، بەڵام شارەوانی لە شوێنێکی تەواو جیاواز بوو. لەنێو ئەم وێزگەی شەمەندەفەرەدا ئۆفیسی بەرپرسان و کارمەندانی شارەوانیش هەیە؟ بەڵێ، دەبینیت لەسەرەوە لە نهۆمی 3 تا نهۆمی 7 تایبەتە بە کارمەندانی شارەوان. بۆچی ئێوە دار هێندە زۆر لە بنیادناندا بەکارهێنن؟ بەڵێ، چونکە لێرە دارستانمان هەیە، ئەوە هۆکارێکە. لێرە لە ڤێکخۆ زۆر بزنسمان هەیە کە لە پیشەسازی خانوبەرە و دارستان کار دەکەن. کۆمپانیای بواری دارتاشی و تەختەکاریمان زۆرە. دەمانەوێت کاریگەریمان لەسەر دوانۆکسیدی کاربۆن کەم بکەینەوە. ئەوەش یەکێک لە هۆکارەکانە کە لە دار بینا دروست دەکەین. ئەمە ژوا دەکات جیاواز بین و زۆرمان بەدڵە.
لە بینای داردا ئەو هەستەت هەیە کە لە ناو دارستانیت. ئەم باڵەخانە لە 7 نهۆم پێکاتوە لەگەڵەوەشدا پردێکی نوێمان هەیە کە ویستمان جیاواز بێت. لە جیاتی کۆنکرێت لە دار دروستمان کرد. ئەمە پردەکەیە. بەڵێ ئەمە پردەکەیە. لە کاتێکدا کێبڕکێ بۆ دروستکردنی بەرزترین تاوەری دار گەرم دەبێت، هەندێک پسپۆر هۆشداری دژی پەلەکردن دەدەن. دەڵێن هەر هەڵەیەک دەکرێت ببێتە هۆی ئەنجامی کارەسات ئامێز بۆ ئەم پیشەسازیە ساوایە. کە باڵەخانەی 29 دروست دەکەیت و هەڵەیەک دەکەیت، تەواوی پیشەسازیەکە وێران دەبێت. تەنانەت بۆ ئەوانش خراپەکە بینای 5-8 دروست دەکەن. بۆیە دەبێت هەنگاوی بچووک بنیت و ڕکابەری لەسەر خێرایی و بەرزی و شتی دیکە نەکەیت، تەنیا بۆ ئەوەی نیشانی بدەیت تۆ باشترینی جیهانیت. بە دروستی بیکە چونکە ژینگە لە مەترسیدا. داهاتووی بنیاتنان بەدار بەرەوکوێ دەڕوات. وەکو تۆ ئاماژەت پێدا ئەمڕۆ بەکارهێنانی تەختەدار لە بنیاتنان هەڵکشاندایە. زیاتر و زیاتر بینا بەدار دروست دەکەین. ئامانجمانە باڵەخانەی زۆر بەرز لە دار دروست بکەین. بەڵام شتێک هەیە، دار مادەیەکی زۆر سنووردارە. لێرە دارستانمان هەیە، بەڵام ئەگەر هەموو شتێک لە دار دروست بکەین داهاتوو چۆن دەبێت؟ ئایا داری پێویستمان هەیە؟ پێم وایە وەڵامیان پرسیارە لە ئاستی نیشتیمانی، لە ئاستی ئەوروپا و لە ئاستی جیهاندا جیاوازە. ئەگەر تەماشای سوید بکەیت بۆ نمونە، داری زیاتر دەڕوێت لەوەی کە دەیبڕنەوە. سەیری ئەوروپا بکەیت بارودۆخەکە هاوشێوەیە، بەڵام هەمان شت لە جیهاندا ڕوونادات. ئەمەش بە واتایە دێت کە دەبێت لە بەشێکی ئەوروپاوە دار بگوازینەوە بۆ بەشەکانی دیکەی جیهان. پێم وایە زۆر جوان باست کرد. بەڕێوەبردننی بەرپرسانەی دارستانەکان زۆر گرنگە لەم بوارەدا. ناکرێت بەردەوام دار ببڕیتەوە بێ ئەوەی داری نوێ بچێنیت تا شوێنی دارەبڕاوەکان بگرنەوە. دەبێت دڵنیابیت کە تەواوی خاکێک یاخود وڵاتێک بۆ دروستکردنی خان و ناکەیتە بیابان. لە دروستکردنی ئەم وێزگەی شەمەندەفەرەدا لە دار شاری دێکخۆ پەیامێکی ڕوونی بۆ جیهان نارد. پەیامەکە چی بوو؟ ئەوە بوو کە دەتوانیت هەموو شتێک لە دار دروست بکەیت ئەگەر بتەوێت. پەیامێکمان نارد کە ئێمە بتوانین بیکەین، ئێوەش دەتوانن. دەزانم دار بۆ هەموو وڵاتێک دەست نادات. هەموو وڵاتێک هێندەی سوید بەختەوەر نییە کە 170 خاکەکەی دارستانە. پێم وایە وڵاتانەی کە دارستانیان زۆرە یاخود دەتوانن تەختە بە نرخێکی گونجاو لە وڵاتانی دراوسیان هاوردە بکەن، پێویستە بیر لە زیادکردنی تەختە لە دروستکردنی خانوبەرەدا بکەنەوە. بەتایبەتی ئەو شارانەی کە هاوینیان زۆر گەرمە وەکو شارەکانی کوردستان. دروستکردنی خان و باڵەخانە لە تەختە تەنیا بۆ ژینگە باش نییە، بەڵکو سوودی زۆریشی بۆ تەندروستیمان هەیە. پلەی گەرمای شارەکانمان کەمتر دەکەنەوە و وا دەکەن شارەکانمان جوانتر بن لەو جەنگەڵە کۆنکریتیانەی ئەمڕۆ دروستمان کردوون. زۆر سپاس بەوەی کە بینەرمان بوون. تا جارێکی دیکە هەر شاد بن.